لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. خۆشەویستانم، رب العالمین باسی دوو نیعمەتی زۆر گەورە ئەکات بەسەر قوڕەیشەوە کە ئەفەرمێ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. دوو نیعمەتی زۆر گەورەمان پێ عەتا کردبوون لە برسێتی تێر بوون و لە ناڕەحەتی و ئازارەکانیش لە ئەمن و ئەمانە بوون. زۆر کات کە ئەم سوورەتە پیرۆزە باسەکرێ تەنها باسی ئەمن و ئەمان لە شەڕ و شۆڕ و کوشتن و ئەو لایەنانە ئەکرێ. ئەمن و ئەمانێکی زۆر گەورەتر لەمانە هەیە کە هەموو فەرد و تاکێک پێویستێت. ئەویش ئەوەیە دڵی ئینسان چەنێ ئەمنی تایە و چەنێ ئارامی تایە و چەنێ ئاسایشی تایە. جاری وا هەیە لاشەی ئینسان ئاسایشی هەیە بەڵام دڵ و دەرونی ئاسایش نییە و ئارام نییە. هەر وڵاتێک لە ڕووی اقتصادیەوە بەهێز بوو کتوپڕ هاتە خوارەوە یان عەولەمەی جیهانی زوو سەری تێکرد لە کتوپڕێکە، نەخۆشیەکانی دەرونی زۆر ئەبن لەناو ئەم کۆمەڵگا، تایبەت نەخۆشی فۆبیا و ترس. ترس لە ئایندە یەکێکە لەو نەخۆشیە کوشندانەی کە ئینسان زۆر لاوازەکات، دەیان گرفتی گەورە گەورە ڕووی تێئەکە. هۆکارەکەی ئەوەیە ئەم کەسە لە ڕووی نەفسیەوە ئارام نییە، ئاسایشی نەفسی نییە، ئاسایشی ڕۆحی نییە،